مامەڵەکردن لەگەڵ پارێزگاری سلێمانی بە وەکالەت کێشەی دروست کردووە و لە ناو دام و دەستگەکانی حکوومەتدا بە شێوەیەکی جیاواز مامەڵەی لەگەڵدا دەکرێت. ماوەیەک لەمەوبەر وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاند ئەوان مامەڵەی پارێزگار لەگەڵ ئاسۆ فەرەیدوندا دەکەن. لە بەرامبەریشدا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند مامەڵەی پارێزگار لەگەڵ سەردار قادردا دەکەن. لا وەڵامی پرسیارێکی NRTشدا لەسەر ئەو پرسە وەزیری ناوخۆی هەرێم ڕایگەیاند دۆسیەکەیان ئاراستەی ئەنجومەنی شورا کردووە تا بڕیار لەو بارەیەوە بدات. بەنسبەت سوالی یەکەم ئەم پرس کۆنفرانسە دەربارەی ئاوارەکانە دەربارەی ئیدارە نییە، بەڵام بۆ ئەو کێشەیە ئێمە کێشەکەمان ناردۆتە مەجلیسی شورا قەرارکردن. ڕۆژی 5 تشرینی یەکەمی ئەم ساڵ وەزارەتی ناوخۆ فەرمانێکی دەرکرد و بڕیاریدا کە دەست بەکاربوونی پارێزگاری سلێمانی بە وەکالەت هەڵبوەشێنێتەوە و وەک پارێزگار مامەڵەی لەگەڵدا نەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی شورای هەرێمیش دەڵێت لالایەن وەزارەتی ناوخۆوە نووسراوێکیان لەسەر ئەو پرسە ئاراستە کراوە و چاوەڕوانی کۆبوونەوەی ئەنجومەنەکەیان دەکەن بۆ ئەوەی وەڵامی نووسراوەکە بدەنەوە. برێن تەکلیفکردنی دکتۆر ئاسۆ فەرەیدون کە واز داوکەینە پۆستەکەی لەگەر باورێت تەکلیفکردنیان دانانی سەردار قادر بە پارێزگار بە وەکالەت ڕێیەک وا هاتیە تایسە ڕایتان داوە تایسە وەڵامی نانە تا ئێستا ڕێمان نەدا دراسی دەکەین و پاش دراسەکردنی دادەنیشن و ڕایشیەتی حتمما دەبی دابنیشن بەخوا ئەوە دەبی لەگەر سەرۆکی ئەنجومەن ئەو بابەتی پرسیاری لاکەوە ئەو عادی دانانی وەکانە ڕۆژەکان. بڕیاری نادنی دۆسیەی پارێزگاری سلێمانی بۆ ئەنجومەنی شورای هەرێم دوای ئەوە دێت کە 26 مانگی ئاب پۆستی پارێزگاری سلێمانی لالایەن ئاسۆ فەرەیدونەوە ڕادەستی هەڤاڵ ئەبوبەکر کرا و پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکەیش لالایەن هەڤاڵ ئەبوبەکرەوە ڕادەستی ئازاد حەمە ئەمین کرا. لە ئێستادا سەردار قادر لە پشکی گۆڕان بە وەکالەت پارێزگاری سلێمانیە. هێرش قادرێن ئارتی هەولێر.